سنووری ناوچە جێناکۆکەکان بۆتە جێگای خۆڕێخستنەوە ئەنجامدانی چالاکی داعش لە سنووری کەرکووک هێزە عێراقیەکان و حەشتی شەعبی لە سنووری خانەقین و کوڵەجۆ پێشمەرگە و کورد دەکرێنە ئامانجی هێرشەکان. داعش بە گروپی جیاواز هێرشەکان ئەنجام دەدات و خۆی پیشان دەدات. حکومەتی عێراق کەمتەرخەم و هەرێمی کوردستانیش بێدەنگە لە بەرامبەر سەرجەم ئەو ڕووداوانەی بە سەر کورددا دێ لە ناوچەکە. دیار کە کێشە لەسەرەکان لە نێوان حکومەتی هەرێمی کوردستانە لە نێوان حکومەتی ئیتیحادیدایە. حکومەتی هەرێمی کوردستان بەداخەوە ئەڵێم ساڵانە بۆ موازنە مفاوەزات هەبن لەگەڵ حکومەتی عێراقی، بەڵام مەلەفەکانی تریان لەبیر چووە. ینی ئەو مەلەفانە گرنگە، مەلەفی خاک لەم سنوورانەیە گرنگە. ینی پێویستە حکومەتی هەرێمیش لەگەڵ حکومەتی ئیتیحادیە ئەو مەلەفانە بجوولێنن. ینی مەلەفی کەرکووک و ناوچە جێناوەکان، مەلەفی ئەمنی بە تایبەتی ئەمنی و عەسکەری کە لەم سنوورانەیە ئەبینین تەنیا یەک نەتەوە حکومی عەسکەری ئەم سنوورانە ئەکا. ئەو هێزە ئەمنیانەی کە لەم سنوورانەیە تایبەتە بە نەتەوەیەک. ئێمە زۆر داوامان کردووە کە هێزی پێشمەرگەی کوردستان بگەڕێتەوە، یان ئەوەتە هێزێک دروست کرێ لە خەڵکی ئەم سنوورانە بۆی بتوانن خۆیان بپارێزن. لە دوای 16 ئۆکتۆبەر و پاشەکشەی پێشمەرگە لە سنووری ناوچە جێناکۆکەکان، کورد بە تایبەتی پارتی و یەکێتی دەرفەتی گرنگیان لەدەستدا تا بتوانن دۆخی کەرکووک و ئەو ناوچانە ئاسایی بکەنەوە، بەڵام بەرژەوەندی حزبی و شەڕی پۆست و پارە سەرجەمە و دەرفەتانەی پێ لەدەستدان. ئەو شوێنە جێناکۆکەکان ناوچە دابڕێراوەکان بەڕاستی لە دڵڕاوکێدایە خەڵک. ومێدم وایە کە ئەو دڵڕاوکیە نەمێنێ و حکومەتی هەرێم و دەسەڵاتدارانی هەرێمیش بە کەمتەرخەمی یەکەم دەزانین لە چارەسەر نەکردنی کێشەکانی ئەم ناوچانە، چونکە چەندین جار فرسەتی زێڕین هاتە دەست سیاسەتمەداران و دەسەڵاتدارانی کورد بەڕاستی بە تایبەتی کەرکووک و دەوروبەری کە خۆمان دەزانین هەموو سوڵت و دەسەڵاتی لەژێر دەستی خۆمانە بوو، بەڵام بەداخەوە لەبەر حیزبایەتی کردن و خۆدەوڵەمەندکردن و خەمی خۆ خواردن ئاگیان نە لە خاک و نە لە خەڵکمە. ئێستا کورد لە مەلەفی ئەمنی و سیاسی کەرکووک دوور خراوەتەوە، هەرچەند داوڵەکان بەردەوامن بۆ بەشداری پێشمەرگە لە مەلەفی ئەمنی، بەڵام تا ئێستا وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی دیفاعی عێراق نەگەشتون بە هیچ ڕێککەوتنێکی هاوبەشی ئەمنی بۆ پڕکردنەوەی ئەو بۆشاییەی نێوانیان. چیانووری، کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.